بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. ڕێخستنی پارتی و سوپای شۆڕش. بارزانی هەر لە ناوچەی چوارتان مایەوە، بەڵام هەندێک گەشتیشی بە ناوچەکەدا دەکرد بۆ ئەوەی لەوە دڵنیا بێ کە ناوچەکە ئارامە. ئەوجا ئیتر کاتی ڕێخستنی ریزەکانی پارتی و سوپای شۆڕش هات. بارزانی بە درێژایی هاتوچووەکانی خۆی لەوە دوور دەگرت بەو ناوچانەدا تێپەڕێ کە حکوومەتیان تێدایە. بەڵام ئەم جاریان کارێکی کرد کە بۆ هەموو لایەک لاپڕ و ناکردنی بوو. سبەینەی 16 ئەیلول لە ڕیزی پشتەوەی ئۆتۆمبیلەکەی شێخ حوسێن بۆسکینیدا دانیشت و خۆی خست بۆ ڕیزی پاسەوانەکانی و ئەوانەی ترەوە کە لەگەڵی بوون و بەڕێگەوە بۆ ڕانیا چوینە ناو شاری سلێمانی لە کاتێکدا کە هەمووان گۆمانیەوا بوو لە ڕێگەی چیاوە بە پێچوین بۆ قەڵات زیێوڕانیە. لە 20 ئەیلولدا پارێزگاری سلێمانی لە پڕزانی کەوا بێ ئەوەی ئەو پێ بزانێ بارزانی هاتوتە ناو شارەوە و ئەم پێزانی نەشی پاش ئەوە بوو کە بارزانی گەیشت بۆ ڕانیە. گلەی لە بارزانی کرد چۆن کە گەیشت بۆ سلێمانی ئەوی ئاگادار نەکردبوو تا ئەرکی میێوانداری و پێشوازیکردن بەجێ بهێنێ. لەم ماوەیەدا پاش گەڕانەوەی بارزانی چەند کۆبنەوەیەکی ڕێخستنی حیزبایەتی و سوپایی کرا. هەروەها بڕیاردرا بەڕێوەبەرایەتیەکانی ناوچە ئازادکراوەکان ڕێک بخرێن. پاشان کۆبنەوەیەکی بەربڵاو کرا سەرکردەکانی پارتی و ئەندامانی کۆمیتی ناوەندی، سەرکردەکانی هێزیگەلی پێشمەرگە و سوپاییە دیارەکان و کۆمەڵێکی زۆر لە ڕۆشنبیران و سەرۆک خێڵەکانی تێدا بەشدار بوون. لەم کۆبنەوەیەدا بە شێوەیەکی بەرفراوان لەباری سەردەم کۆڵرایەوە. شۆڕش چی بەدی هێناوە و چێ ئەرکێک لە ئەستۆی لایەنە بەرپرسەکاندایە. پاش ئاڵ و گۆڕکردنی بیر و ڕاو گفتوگۆ لە 4 تشرینی یەکەمی 1964دا بەڕیاری پێکەوەنانی دەستگایەک درا کە پاشان بە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش ناسرا. ئەم ئەنجومەنە پێکاتبوو لە بارزانی، سەرۆک و لە ئەندامانی کۆمیتەی ناوەندی پارتی و فەرماندەرانی هێزەکان و ژمارەیەک لە سەرۆخێڵەکانی وەک عەباس ئاغا مامەند ئاغا و کاکە زیادی حەمەغا و ئەنوەر بەگی بێتواتە و مەحموود بەگی گوڵی و شێخ ڕەوفی هەنجیرە و شێخ حوسێن بۆسکینی و وەهاب ئاغای جندیان و دوو ئەندام لە سەرکردایەتی حیزبی شیوعی و دوان لە پیاوە ئاینیە مەسیحیەکان. پێکەوەنانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش هەنگاوێکی استراتیجی گرنگ بوو. پاشەوەش ڕێخستنی بەڕێوەبەرەتی بوو لەسەر بنەمایدانانی کاربەدەستانی بەڕێوەبەرەتی، قایم قام، بەڕێوەبەری ناحیە و دواتر. هەروەها دانان و دابشکاری و پلە و ناونیشان بۆ سەرکردایەتیە جۆر بە جۆرەکانی لەشکری شۆڕش. مەکتەبی سیاسی تەرخانکرا بۆ ڕاپەڕاندنی کاروباری حیزبایەتی و سکرتێرێکی بۆ خۆی هەڵبژارد کە حەبیب محەممەد کەریم بوو. هەروەها مەکتەبی تەنفیزیش پێکەوەنرا و بەرپرسی بەڕێوەبردن و جێبەجێکردنی بڕیارە تایبەتیەکانی کاروباری ناوخۆ و سەرپەرشتیکردنی دەستەی حکوومەتیەکانی ناوچە ئازادکراوەکانی پێسپێردرا و لە سەرەتادا مەستەفا قەرەداغی کرا بە سکرتێر و پاشان گۆڕدرا بە دکتۆر مەحموود عوسمان. ئەرکی مەکتەبی تەنفیزی زیاتر لە ئەرکی ئەنجومەنی وەزیران دەچوو. هەر ئەندامێک بارپرسی لقێک لە لقەکانی بەڕێوەبەریەتی پێسپێردرا بوو. بەو جۆرە بارپرسێک بۆ کاروباری داد و دادوەری، بارپرسێک بۆ کاروباری دارایی، بارپرسێک بۆ هەواڵزانین، بارپرسێک بۆ بەڕێوەبەرەتی و زیاتر هەبوو. سەرکردایەتی لەشکری شۆڕش ڕاستەوخۆ بە دەست بارزانیەوە بوو. کۆمەڵی ئەفسەری عێراقی پێوە پەیوەند بوون کە هاتبوونە پاڵ شۆڕش و ئەمانە بوون: عەقید تەها بامەڕنی، عەقید عەبدوڕەحمان قازی، مقەدەم نافیز جەلال، مقەدەم عەزیز ئاکرێیی، هەندێ جار ئەفسەری پۆلیس شێخ ڕەزا گوڵانی. هەروەها یاسایەکیش بۆ ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش دانرا. بەم جۆرە ئەو کەلێنە پڕکرایەوە کە دووکەرتبوونەکەی 1964 دروستی کرد و کوردستان کەوتە ژێر یەک سەرکردایەتیەوە و متمانی گەلی کورد بۆ شۆڕش نوێ بووە و باوەڕی بە ئامانجەکانی زیاتر بوو. لەشکری شۆڕشیش بەم جۆری خوارەوە ڕێکخرا. سەرکردەی گشتی مەلا مستەفای بارزانی، سەرۆکی ئەرکان نووری مەلا معروف، لەشکری یەک لە بادینان سەرکردەکەی ئەسعەد خۆشەوی و پێک دێ لە هێزی زاخۆ بە سەرکردایەتی عیسا سوار
هێزی دهۆک بە سەرکردایەتی عەلی خەلیل، هێزی شێخان و ئاکرێ بە سەرکردایەتی حەسۆ میرخان دۆڵەمەڕی، لەشکری دوو لە هەولێر سەرکردەکەی ڕەشید سیندی و پێک دێ لە هێزی سەفین بە سەرکردایەتی تاهیر عەلی والی، هێزی کاوە لە ناوچەی پەژدەر بە سەرکردایەتی حەسۆ میرخان ژاژووکی، هێزی بێتواتە لە ناوچەی بێتواتە بە سەرکردایەتی عەلی شەعبان، لەشکری سێ لە سلێمانی و کەرکووک بە سەرکردایەتی مقەدەم عەزیز ئاکرێی و پێک دێ لە هێزی خەبات بە سەرکردایەتی عەبدولوهاب ئەتروشی، هێزی قەرەداخ بە سەرکردایەتی فازڵ تاڵەبانی، هێزی ڕزگاری بە سەرکردایەتی تاریق ئەحمەد، پێکاتەکانی پارتی، مەکتەبی سیاسی ناوەند، لقەکان: لقی یەک مووسڵ و دهۆک، لقی دوو هەولێر، لقی سێ کەرکۆک، لقی چوار سلێمانی، لقی پێنج بەغدا. ڕێکخراوەکانی پارتی لە دەرەوە ڕاستەوخۆ پەیوەندیان بە مەکتەبی سیاسیەوە دەبێت. پێکاتەکانی ئەنجومەنە تەنفیزیەکان: بەشی دارایی، بەشی بەڕێوەبەرایەتی، بەشی دادگەری، بەشی تەندروستی، بەشی ئاسایش، بەشی کاروباری ناوخۆ، پارێزگاری سلێمانی، پارێزگاری کەرکووک، پارێزگاری هەولێر، پارێزگاری مووسڵ. بۆ هەر دائیرەیەک بارپرسێک دانرا کە دەست بەجێ دەستی دایە جێبەجێکردنی ئەرکەکانی وەزیفەکەی. پیلانێکی ناوخۆی لە دژی عەقید ڕوکن عەبدولکافی نەبەوی هۆنرایەوە. بەڕێوەبەر و بزوێنەکەی عەزیز ئاکرێی بوو. بەشی زۆری ئەندامانی مەکتەبی سیاسیش تێیدا بەشدار بوون. ئەوە بوو چەند چیرۆکێکی ساختە دروستکرا و چەندین گومانخرایە سەر ڕەوشتی. هەمووشی بۆ ڕێگرتن لە بەشداریکردنی لە کۆنگرە سوپاییەکاندا. پێداماڵینێکی گەورە بوو بۆ عەبدولکافی کە هەوسەنگی خۆی تێدا بزر کرد و سەرنجام کار کێشایەوە بۆ ئەوەی بڕیارێکی زۆر گورج و پەلا لەباری خۆیەوە بدا. ئەوە بوو ڕیزەکانی شۆڕشی جێهێشت و لە پڕگەڕایەوە پاڵ حکوومەت بێ ئەوەی کەس پێی بزانێ. ئەو زیانەی بە ڕۆیشتنی عەبدولکافی لە شۆڕش کەوت زیانێکی گەورە بوو. بەڵام لەگەڵ ئەوەشدا بە ئەمینی و دڵسۆزی مایەوە بۆ شۆڕش و بنەماکانی و خراپەی دەرحەق نەکرد یا هیچ زیانێکی پێ نەگەیاند. ئەوەی بۆ خۆی هەڵبژارد کە پایی پاشکۆی و سوپایی لە باڵیۆزخانی عێراق لە هێندستان بۆ خۆی وەرگرێ. یاداشتێک بۆ سەرۆکۆمار و ئەنجومەنی وەزیران. هەنگاوی یەکەمی کارکردنی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش ئەوە بوو. لە 11 تشرینی یەکەمی 1964دا یاداشتێکی پێشکەشی سەرۆکۆمار و ئەنجومەنی وەزیران کرد و بارزانیش بۆ پێیە کە سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش بوو، ئیمزای کرد و عەقید سەدیق و ئەندازیار شەوکەت ئاکرێیی دایان بە دەستی تاهیر یەحیاوە. دەست لە کارکێشانەوەی وەزارەتی تاهیر یەحیا. تاهیر یەحیا لە 14 تشرینی دووەمی 1964دا دەست لە کارکێشانەوەی وەزارەتەکەی خۆی پێشکەش کرد و داوای لێکرا وەزارەتێکی نوێ پێکۆبنێ. منوای بۆ دەچم ناتواندرێ ئەم پیاوە عەسکەریە لە ڕیزی ئەو نەتەوەچیە شۆڤێنیانەدا دابندرێ کە نیازیان بەرامبەر گەلی کورد خراپە و داخوازیانەتەوە یەکانی ناسەلمێنە. بەڵام سەرجەمی وەزیرە نوێەکانی لە تاخمە دەمار گەرژاکینە لە دڵەکان بوون. ئەمیش پیاوێکی بێدەسەڵات بوو لە ئاستیاندا و زۆر جار ناچار دەبوو بە پێی ئەوان بڕوا بڕێوە. بەش بە حاڵی ئەو بابەتانەش کە لە یاداشتەکەی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی کوردستاندا نووسرابوون و بۆی برابوو. ئەو هیچ کاردانەوەیکی توندی لێوە ڕوو نەدا. بەڵام پاش پێکەونانی وەزارەتە نوێەکەی و بوونی ئەو تاخمە دەمار گەرژاکینە لە دڵە ناویدا کە سوبحی عەبدولحەمیدی وەزیری ناوخۆ لە ڕیزی پێشەوەیان بوو، مەسەلەکە گۆڕە. تاهیر یەحیا بەهۆی ئەم وەزیری ناوخۆیەوە وەڵامێکی بۆ بارزانی ناردەوە و وەفدێکی حکوومەتیشی لەگەڵدا نارد کە لە حەڤەی کانونی یەکەمی 1964دا گەیشتە لای بارزانی و چەند خاڵێکی دیاری پێشانی بارزانیدا وەک دوا هەوڵ وابوون بۆ خۆ دوورخستنەوە لە شەڕ. ئاشکرا بوو حکوومەت ئامادە بوو بۆ خولێکی تریش لە گفتوگۆ. ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش وای بە باش زانی وەفدێکی بەرامبەر بنێرێ بۆ بەغدا و لە دەی کانونی دووەمی 1965دا وەفدەکەی نارد و تا 24 مانگ لە بەغدا مایەوە و لەو ماوەیەدا هەندێ پێشنیازی تازەی خستە بەردەمی حکوومەت. لەو ماوەیەدا گەلێ هاتوچۆ وەرگرتن و دانەوە و ئاڵوگۆڕکردنی یاداش ڕوویدا کە دوای یەکەیان هاتنی وەزیری دەوڵەت مەسعود محەممەد بوو کە نامەیەکی لە تاهیر یەحیاوە هێنا بوو بۆ بارزانی، جەختی لەسەر ئارەزوی حکوومەت لە ئاشتی تێدا دەکردەوە و بارزانیش لە 12 ئاداری 1965دا بە نامەیەک وەڵامی دایەوە و بە شەفیق ئاغا و سەردار حەمە ئاغادا ناردی.
ئەوە دو هەوڵی دوورخستنەوەی ڕوبەڕووبنەوە بوو لەگەڵ ڕژێمی عێراق.